لێرەوە گەشتیاران بۆ بینینی ئەو پەیکەرە بەڕێ دەکەون کە ماوەی 130 ساڵە لە کەناراوەکانی نیویۆرک دانراوە. بەر لەوەی بگەیتە دوورگەی ئێلیس ئایلاند و لە نێو باڵەخانە بەرز و شوشەیەکان لە دوورەوە پەیکەرێک سەرنجت ڕادەکێشێت. پەیکەرێک کە هێمایەکە بۆ ئازادیەک کە ئەو کاتە بۆ ئەمریکیەکان مانایەکی گەورەی هەبوو. لێرەم بۆ بینینی ستاتن ئایلان و پەیکەری ئازادی. بەڕاستی زۆر جوانە ئێرە. من لەگەڵ خێزانەکانم لە سیدنی ئوسترالیاوە هاتوین. ئەمانەوێت تەلاری ئێمپایل ببینین. خانمێک ڕۆبێکی ڕۆمانی کۆنی لەبەرە و بەدەستێکی مەشخەڵێکی بەرز کردوتەوە کە ئاماژەیەکە بۆ ئازادی و بەدەستەکەی دیکەشی کتێبێکی هەڵگرتو و بە پیتی لاتینی مێژووی سەربەخۆی ئەمریکایی لەسەر دووسراوە. ئافرەتەکە تاجێکی حەوت تیشکی لەسەرە، هێمایەک بۆ هەر حەوت کیشوەرەکەی جیهان. ناوبانگی پەیکەرەکەوای کردووە ڕۆژانە گەشتیارێکی زۆر بۆ سەیرکردنی سەردانی دوورگەی ئێلیس ئایلاند بکەن بە جۆرێک کە ساڵانە دەگاتە 3 ملیۆن گەشتیار. من زۆر جار هاتووم بۆ سەردانی پەیکەری ئازادی چونکە ئەوە شوێنێک کە حەز دەکەم دووبارە ببینمەوە. ئەم پەیکەرە بۆتە سەرچاوەیەکی داهاتی گەورە بۆ شارەکە، بە تایبەتی ئەو بەلەمانەی کە گەشتیاران بۆ بینینی پەیکەرەکە هەڵدەگرن. بەرزی ئەم پەیکەران 93 مەترە. بەرزی پەیکەرەکە وای کردووە گەشتیاران بۆ ئەوەی گۆشەیەکی باشتری بینینیان دەست بکەوێت سواری بەلەم بن و لە دوورۆ لە نێو دەریا سەیری پەیکەرەکە بکەن. من لە سویسراوە هاتووم و دەمەوێت پەیکەرەکە ببینم. ئەمە پێویستە هەموو کەس سەردانی بکات کە دێت بۆ ئێرە. شوێنی دانانی ئەم پەیکەرە بەرامبەر بە جیهانی کۆنا وەک هێمایەک بۆ بەخێراتنی ئەو کۆچبەرانی کە لە ئەوروپا و وڵاتانی دیکە دەهاتنە ئەمریکا. لە ساڵی 1886 فەڕەنسیەکان ئەم پەیکەرەیان بە دیاری بە ئەمریکیەکاندا کە هێمایەک بۆ ئازادی ئەمریکا و دەرچوونی لە ژێر هەژمونی بەریتانیەکان. سەرەتاکانی سەدەی 20ەم کاتێک خەڵکی لە جیهانی کۆنەوە بۆ گەیشتن بە ئازادی و دوورکەوتنەوە لە شەڕەکان بەم شێوەیە بە بەلەم ڕێیان لە کەنارەکانی مانهاتن دەکرد. بەڵام ئێستا دوای زیاتر لە 100 ساڵ خەڵکی بۆ گەیشتن بە ئازادی ڕوو لەم کەنارانە ناکەن، بەڵکو بۆ بینینی ئەو پەیکەرەی کە بۆ هێمای ئازادی لە ئەمریکا. زێڕین کامەران، ڕووداو، نیویۆرک.